کۆبوونەوە یەک لە دوایەکەکان لە نێوان بەرپرسە کوردەکان و بەرپرسانی ئیدارەی قەزای دروستخورمات و لەگەڵ بەرپرسانی حەشدی شەعبی و لایەنی تورکمانی بەمبەستی هێورکردنەوەی دۆخی قەزاکە بەردەوامیان هەیە و دوای هەر کۆبوونەوەیەکیش کۆنفرانسی هەواڵی ئەنجام دەدرێت و باس لە کۆتایی هێنان بە شەڕ و گۆڕینەوەی دیلەکان دەکرێت. هەرچەندە لە ئێستادا دۆخی ئەمنی قەزاکە تا ڕادەیەک هێوربوونەوەی بەخۆی بینیوە کەچی هێشتا حاڵەتەکانی فڕاندنی هاوڵاتیە کوردەکان لەلایەن چەکدارانی حەشد شەعبیەوە بەتایبەت لە سەرڕێگەی بەغداد دروستخورمات و بەردەوامیان هەیە. مارم سوتیاوە کوڕم پێشمەرگەی هەرە مڕا سێناوەتە بەرگولەوە باش آخرم معنای چییە؟ ئەیتر کەی کوردایەتی وایە؟ کوردایەتی وایە؟ حادثەکە یەکەمی ڕۆژ بوو کە منم ئازانی چ ڕوویدا لێرە دەرچوین لە سێتەرەی پێشمەرگەی مەفرەقی کفری هەڕینە ئەو بەرجسترەکە یەکسەر گوتی هەویەت کە گوتی هەویەت هەویەکەمدا یەکسەر دایان بەزان دایان بەسان بکەش چکردە بلمەتە ئەو لای و سیارەکە دایان بەزادم هەویەکە و پارەکە و تەلەفۆن وشان هەموو لێستاندم هیچە پێ نێشتم کاتی چاویان بەستە برمە ژوش تاریک ئەزی نەمزانی شەوە ڕۆژە هەر تێ هەڵدان دوو ڕۆژان نە ئاو هیچ شتیان نەداینی. بەپێی ئەو زانیاریانەی دەستی ئەنارتی کەوتون تا ئێستا حەشدی شەعبی 56 هاوڵاتی کوردی ئازاد کردووە بەڵام تا ئێستا ژمارێکی زۆریان لەلا ماوەتەوە و بەردەوامیشن لەسەر دەستگیرکردنی کوردەکان. ئێمە وەکو ئەنجومەنی شارۆک و ئیدارەی شار چەند جار چەند کۆبوونەوەک و چەند هینێکمان ئەنجامداوە لەگەڵ جەماعەتی حەشی شەعبیە یەکێ لەو بڕیارەی کە دراوە گۆڕینەوەی دیلەکان لەلایەن هەردوو لاوە بەڵام ئێمە وەکو ئیدارەوەکەوەکە ئەو خاوڵاتیانەی کە هاتنە سکاڵیان دروستگەیان ناو کەسوکارەکان کەوا دیار نەمادلا ئێمە تا ئیسا 69 کەس ناونووس کراوە ئێمە لە کۆبوونەوەکانمان بەردەوامین لەسەر ئەوە هەر یەکی خاڵی لەوانە کە ئەو دیلانە کە ئەگۆڕێتەوە ئەوەی وا دیار نیە لە هەردوو لا لێداچوونەوەی بۆ بکەن. بە مەبەستی هێورکردنەوەی دۆخەکە هێزێکی زۆری پێشمەرگە و پۆلیس و ئاسایش بەناو قەزاکە بڵاویان پێکراوە و ئەو کەسانە دەستگیر دەکەن کە دەستیان لە تێکدانی دۆخەکەدا هەیە هەروەها هەموو هەوڵێک خراوەتە کار بۆ دەستگیرکردنی قەناز بەدەستەکانی حەشد لە ناو قەزاکە. زینێو شار ئێستا بە شێوەیەکی گشتی هێمنە بەڵام بڵین 100% هێمن یا مەزە بڵێ خەڵک بە وەکو ڕۆژانی ڕابردوو بە ئاسایی خۆی ژیان بەسەربەری تەقە دەکرێت بین قەناز دێ دوا بەدوای بە تەواوی هێوربوونەوەی دۆخی ئەمنی دروستخورمات و ئەو 20 میلیارد دینارەی کە حکوومەتی ناوەندی تەرخانی کردووە بۆ زیان لێکەوتوانی شەڕەکەی چەند ڕۆژی ڕابردوو وە قۆناغی یەکەم بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت چونکە بەهۆی شەڕەکەوە چەندین خان و دووکانی هاوڵاتیان سووتان و داڕمان. دیار جەمالێ نارتی دروستخورمات و